هەر کەسێک تەعنە لە باوانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەعنە ئەدا لە ئیبراهیم عليه السلام، چونکە باپیرە گەورەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیسماعیل و ئیبراهیمە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە باسی ئەم مەوضوعە فەرمێ خرجت من نکاح ولم أخرج من سفاح، فەرمێ هەموو ڕەچەڵەکی من بەمارەکردن هاتووە، بە پاکی هاتووە. تەنانەت ئەگەر باوە باپیرانێکیشی کافر بووبن هیچ کاتێک داین پیسیان تێکەڵ نەبووە، هیچ کاتێک، نەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی، هەتاوەکو پشتی ئەگاتەوە ئیبراهیم و هەتاوەکو ئەگاتە ئادەم، هیچ کاسێک ناتوانێت تەعنە لە باپیرەکان و داپیرەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو نە بە پاکی هاتوون. فمن لدن آدم إلى أن ولدتني يعني ولدني أبي وأمي، لآدم وهتاوكو دايكو باوكم من يان ليبوا بباكي هاتوين، هتاوكو أم حدا بلي نوي پیغمبری خوا صلی الله علیه وسلم پشتی پیغمبری خوا صلی الله علیه وسلم رچلکی پیغمبری خوا صلی الله علیه وسلم دیارا کاچێتەوە سەر ئیسماعیل و سەر ئیبراهیم، پیغمبرانی تر ئەچنەوە سەر ئیسحاق و سەر ئیبراهیم عەلەیهیم السلام.